لە چوارچێوەی کۆبوونەوەی وەرزی لەگەڵ سیاسەکانی پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان ئەنجامە و لە کۆبوونەوەکەیە باسی هەموو ئەو بەرەو پێشچوونانەی دروستبوون و دروستکردنی پارێزگای هەڵەبجەمان بەلایەنە سیاسەکان ڕاگەیان هەموو ئەو هەوڵانەی کە یاومانە چ لە بواری پرۆژەکانە بۆ بەرچاوڕوونیەک لەگەڵیان ئاماژەمان پیاوە بەرچاوڕوونیمان یاکیان و بەرنامەجی ئایندەی خۆشمان بوویداری پارێزگای هەڵەبجە لەگەڵیان مناقەشەمان کرد. هەردەم لایەنە سیاسەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دانیشتوانی پارێزگای هەڵەبجە بە بەردەوامی پشتیوانیکی بەهێزی ئەم حکوومەتە خۆجێیە بوون و یەکێک لە تەوەری باسەکانمان ئەوە بووە کە هەموو هەوڵاکان کە حکوومەتی هەرێمی کوردستان کە یاوێتی بۆ دروستکردنی ئەم پارێزگایە چی بوون هەتاوەکە ئێستاوە چیش بوونەتە کێشە و گیر و گرفت و هەوڵەکانی حکوومەتی عێراقی بۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە تاوەکو ئێستا چیان کردووە و تەعاملانی کە ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە لەگەڵ داموزگەکانی حکوومەتی عێراقی و ناوەند کە کردومانە و بابەتێکی تریان پرۆژە یاسای ڕەژنووسی بودجە بووە کە بەداخەوە ناوی پارێزگای هەڵەبجە نەهاتووە لە ڕەژنووسی بودجەی ساڵی 2018 حکوومەتی عێراقیە. هەموو لایەنە سیاسیەکان دوایەوەی کە نیگەرانی خۆیانیان دەربڕی و کۆمەڵێ گفتوگۆ و پێشنیار کرا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین چۆن ئەم بابەتانە چارەسەر بکەین. ئەو بوو من پێم ڕاگەیاندن لە دوو دانیشتنی یەک لە دوای یەک لەگەڵ بەڕێزان سەرۆکی حکوومەت و جەگری سەرۆکی حکوومەت بە نوێنەرایەتی خەڵکی هەڵەبجە و ئیداری پارێزگای هەڵەبجە پێشنیاری ئەوم بۆ کردوون کە لە ئایندەیە ئەگەر وەفدی دانوستانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیە دانیشت یەکێک لەو بابەتانە بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە و تەفعیلکردنی پارێزگای هەڵەبجە بێت